دیارە هەڵبەتە گەاندنی هاوکاریەکانی دەستگای مرۆیی مام بەردەوامی هەیە و ئەمڕۆ خۆشبەختانە دەستگای مرۆیی مام لە هەمان کاتدا لە دوو شوێن هاوکاریەکان دابەش دەکات. ئێستا ئێمە لە سەرۆکایەتی شارەوانی سلێمانین بڕێکی زۆر لە هاوکاری سەبەتی خۆراکمان گەیاندووە بە شارەوانی سلێمانی بۆ کارمەندانی شارەوانی و لە هەمان کاتدا تیمەکانی دەستگای مرۆیی مام لە گەڕەشی بەکرەجۆ و دەوروبەری سەبەتە خۆراکەکان دابەش دەکەن بەسەر ئەو خێزانانی کە پێویستیان بە هاوکاریە. لە ناخی دڵمانەوە سوپاس و پێزارینمان ئاراستەی دەستگای مرۆیی مامەکەین کە هاوکاری کردین بۆ بەسەرکردنەوەی تیمەکانمان هەر لە باخەوانەکان، کارگوزارەکان، کرێکارەکان کە لێبڕاوانە هەر لە سەرەتای دەستپێکردنی هەڵمەتی بەرگابوونەوەی پەتای کرۆنا هاوکاری تیمەکانی سەرۆکاتی تەندروستی سلێمانیان کردووە وێ ڕایکارەکانی خۆیان ڕاپاک و خاوێن ڕاگررتنی شار و هەڵمەتی لابردنی تەجاوەزات و بژارکردن لە باخچە و پارکەکانی ناو شاری سلێمانی. هیچ ناینێت تا لێرە بینەوە. سەفەرێتبوونیش پێم ومێ. خدمات